بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. لە باسخواسی ئەمڕۆمان داباز لە گرفتەکانی بەردەم پرۆسەی خوێندن و پەروەردە دەکەین لە هەرێمی کوردستان. لە کتێبی سینۆها پزیشکی تایبەتی فیرعەون یەکێک لە قسەکانی ئەوەیە کەوا یەکێک لە ئاخوند یا یەکێک لەو کەسانەی کە لە چواردەوری فیرعەونەکاندان دەڵێن بۆ ئەوەی میلەتێک بە هۆشیاری و بە چاوکراوەیی و بە قبوڵ نەکردنی ستەم و گەندەڵی ڕازی نەبێ ئەوە هەوڵ بدەن پەروەردەیەکی باشیان بکەن و بە پرۆسەیەکی باشی پەروەردەیە ببرێن. بێگومان لە یەکێک لە قسەیەکی یەکێک لە فەیلسوفەکانیشدا هاتووە بۆ ئەوەی کۆمەڵگەیەک شیرازە بپسێنی و کۆمەڵگەیە بەرەو داڕوخان ببەی ئەوە خێزان وەکو یەکەمین پەروەردەکاری تاکەکانی کۆمەڵگە و قوتابخانە و مامۆستاش وەکو دووەمین لایەنی پەروەردەیی منداڵ و نەوەکانی کۆمەڵگە دەبێت لە ناو ببرێن و هەوڵی لاوازکردنیان بدرێن. 27 ساڵە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان ئەگەر بڵین هەمیشە بەرەو دواوە دەڕواتەوە، هەمیشە لە دۆخێکی خراپدایە، هەمیشە لە بەردەم گرفتگەلێکی زۆری دروستکراوی دەسەڵاتداراندایە ئەوە زیادمان نەگوتووە. ئەمڕۆ زەنگی وەرزێکی نوێی خوێندن لێدرا لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو هەموو کێشەوگیر و گرفتانەی کە لە ماوەی ڕابردوودا بە پەروەردەوە هەڵواسراون تا ئێستا نە هیچ حیزبێ نە هیچ دەسەڵاتدارێ نە هیچ لایەنێکی پەیوەندیدار هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشە و گیر و گرفت و ئانیشانەی نەداوە. بۆ قسەکردن لەسەر تەواوی کێشە و گیر و گرفتەکانی بەردەم پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان، ئەو کێشە و گیر و گرفتانی کە لە ڕابردوودا بوونیان هەبوو هەر لە بایکۆتی مامۆستا و نەبوونی بینای گونجاو و نەبوونی سایکۆلۆژیایەکی گونجاوی مامۆستا و قوتابی بۆ وتنەوەی وانەکان و هەروەها هەنجێکی قورس و نەبوونی کتێب و پێداویستەکانی تری قوتابی و بگرێت دەیان شتی دیکە ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەیەدا باسییان نەکەین تیشکیان دەخەینە سەر و هەوڵ دەدەین بزانین چارەسەریان لە چه شوێنێک و لە چه ڕێیەکەوە دەبێت. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نەوزاد عومەر کادری پەروەردەییم کردووە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرە میوانی بەرنامەی باس و خواز دەبێت. مامۆستا نەوزاد ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. کاتی ئێوەش باش، زۆر سپاس بۆ ئێوە. سپاس دەکەم. ئەمڕۆ زەنگی ساڵێکی نوێی خوێندن لێدرا لە هەرێمی کوردستان وەکوڵێ یەکەم ڕۆژی پرۆسەی خوێندن بوو بۆ ساڵی 2018-2019. پێم خۆشە بپرسم لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی دەرونیەوە ئایا ئامادەسازی هەیە بۆ دەستپێکردن بە خولێکی نوێیان بۆم بە سەرەتای ساڵێکی نوێی خوێندن؟ بەڵێ بەنای خوای گەورە میهرەبان، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەمەوێ دەستپێکی وتەکانم لە دەستپێکی یەکەم ڕۆژی لێدانی زەنجی قوتابخانە بۆ ساڵی 2018-2019 خوێندنی ئەم ساڵ پیرۆزبایی لە سەرجەم قوتابیان و خوێندکاران و مامۆستایانی خۆشەویست و سەرجەم فەرمانبەرانی کەرتی پەروەردە بکەم بە تێکڕا. ومێد دەکەم ئەو ساڵە ساڵی کۆتایی هاتنی قەیران و گرفتەکانی بەردەم پرۆسەی پەروەردە خوێندن بێ لە هەرێمی کوردستان و ئومێد دەکەم ئەم ساڵە بتوانین ئەو گرفتانی لە چەند ساڵی ڕابردوودا هەبووە ئەگەر بە یەکجارەکیش نەبێتن بەڵام بتوانین بە ڕێژەیەک لە ئاستێکی بەرزدا بتوانین چارەسەری گرفتەکان بکەین. هەروەکو ئەو پرسیاری بەڕێزت کە ئاماژەت پێ کرد، خۆت دەزانی و بینەرانی ئازیزیش دەزانن کە ماوەی 3 ساڵ زیاتر لە 3 ساڵە بەهۆی قەیرانەکانی کە کەڵەکە بووە لەسەر هەرێمی کوردستان دیارە یەکێک لەو سێکتەرانی کە زەرەری پێکەوتووە ئەویشیان پشتی شێری بەردەکەوێت، ئەویشیان سێکتەری پەروەردەیە. ئەو قەیرانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد، قەیرانی ئابووری و قەیرانی سیاسی، قەیرانی ئەمنی، هەموو قەیرانانە وای کرد کە بە ئاستێکی بەرز پرۆسەی پەروەردە فێرکردن لە هەرێمی کوردستاندا پاشەکشەیەکی یەکجار زۆری بەخۆوە دوێنی. بینیمان لە 2 ساڵ و 3 ساڵی ڕابردوودا ڕێژەی داوامکردن لە ناوەندەکانی خوێندندا بە ڕێژەیەکی یەکجار ئاستێکی زۆر نزمدا بەزی بە شێوەیەک بوو کە مەترسی ئەوەی لەسەر بوو لەلایەن ڕێکخراوەی دەوڵەتیەکانەوە لەلایەن ئەم ڕێکخراوانەی کە تایبەتن بە بواری پەروەردە فێرکردن
ئاماژەی یان بڵێن علامەتی استیفهام لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان دامنرێ بە شێوەیەکی گشتی هەژمار نەکرێتن. ئەم گرفتانی کە ڕوبەڕووی بەردەم کەرتی پەروەردە بۆتەوە تەمان گرفت گەلێکن کۆمەڵێک گرفتی بەخۆ بینیوە. ئەم گرفتانە ئەگەر ئێمە ڕیزبەندی بۆ بکەین بە شێوەیەک لە شێوەکان بتوانین باسی لێو بکەین تەسنیفی بکەین. گرفتی سەرەتا من ئاماژە بەوە دەکەم کە گرفتی کەمی میلاکە لە ناو ناوەندەکانی خوێندن. گرفتی کەمی میلاک لە ناوەندەکانی خوێندن بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ژمارەیەکی زۆری مامۆسایان لەو چەند ساڵی ڕابردوودا بەهۆی قەیرانی داراییەوە وازیان لە پرۆسەی پەروەردە و فێرکردن هێناوە لە ناوەندەکانی خوێندندا. ئەمەش بۆ ئەوە نییە کە بە ئارەزووی خۆیان بێتن، ناچار بووینە مامۆستایان لەبەر ئەوەی ئاستی موچەی ئەو موچەی کە حکوومەت بۆ مامۆستایانی بڕێوەتەوە لە ئاستی ئەوەدانی کە مامۆستایان بتوانن بژێوی ژیانی خۆیانی پێدابین بکەن. ناچار مامۆستا پەنای بردوتە بەرکارێکی دیکە یان پەنای بردوتە بەرەوەی کە واز لە پرۆسەی پەروەردە فێرکردن بهێنێتن و بیکات بە مۆڵات تاوەکو ئەم قەیرانە لەسەر خۆی هەڵدەگریتن یان تاوەکو بار و گوزرانی خۆی و ژیانی ماڵ و منداڵی چاکتر دەبێتن. ئەمەش ئەگەر تەماشا بکەینێ بەڕێزان بۆ ئەوە دەگەرێتەوە کە حکوومەت بە هیچ شێوەیەک پلان و بەرنامەی بۆ ئەوە نەبووە کە خەمێک یان بەدەم خەمی گرفتی کەرتی پەروەردەدا بێتن بۆ ئەوەی کەرتی پەروەردە لەودا ڕمانە ڕزگار بکاتن. بۆچی حکوومەتی جەوڵ و خەمێکی هەنە بۆ مامۆستا بۆچی لە کاتێکە پەروەردە یەکێکە لە سلکە یان بوونە لە بوارە گرنگەکانی بەڕێوەبردننی هەر کۆمەڵگەیەک بۆچی حکوومەت بە قسەی جەنابێت هێندە کەم تەرخەمە هێندە ناموبالاتە هێندە خەمساردە لە ئاست بە چارەسەرکردنی کێشە پەروەردەیەکان لە کوردستان؟ وەڵا بەداخەوە من زۆر جار لە زۆر مناسبە باسم کردووە کە حکوومەت ئەوەندەی کە ئەو گرفتانەی لە بەردەم کەرتی پەروەردە هەیە نەک نەهاتوە چارەسەری بکات بەڵکو گوێشی لێ نەگرتووە. یعنی کادرانی پەروەردەیی ئێمە بە بەردەوام هەموو ساڵێک لە هەموو مناسبەیەک لە هەموو کۆڕ و کۆبنەوەیەکی پەروەردەیی لەسەر ئاستی حکوومەت لەسەر ئاستی ڕێکخراوەکان لەسەر ئاستی قوتابخانەکان و لەسەر ئاستی بەڕێوەبەراتیەکان ئێمە کە ڕوبەڕووی کادرانی پەروەردەیی ڕوبەڕووی بەرپرسانی پەروەردەیمان کردووە هەم لە وەزیرەوە تاوەکو دەگاتە ئاستێکی نزم ئێمە باسی ئەو مەترسیانەمان کردووە گوتومان ئەگەر ئاستی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا مشوری لێ نەخورێتن حکوومەت بەدەمیەوەنێتن بەڕاستی لە لێواری مەرگدایە بە شێوەیەک لە شێوەکان ئاستی زانستی و معریفی لە ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستاندا لە ئاستێکی زۆر نزمدایە لە ئاستێکی زۆر مەترسیداردایە کە ڕەنگە بۆ داهاتوو ئەم مزاعفاتانە بۆ داهاتوو بەدیار بکەوێتن زیانەکانی ئەویشیان زیانەکانی بۆ بەدیار دەکەوێتن کە ئێمە لە چەند ساڵی داهاتوودا ئەو چەند کادیرە پەروەردەیی ئەو چەند قوتابی بەڕێزەی کە تەخەڕوز دەکەن و خوێندن تەواو دەکەن تەماشا دەکەینێ یەکێک لەو گرفتە گەورانی لە بەردەم قوتابیانمان کە تەخەڕوز دەکەن ئەوەیە ئەویشیان نەبوونی ئاسی زانستی و معریفیە لەلایەن خودی قوتابی خوێندکارانی ئێمەوە. بۆیە حکوومەت کە من کە جەنابت پرسیارەوە دەکەیت بۆچی حکوومەت نهاتوە گرفت بۆ چارەسەرێک بۆ ئەم گرفتانە دابنێتن پێم وایە حکوومەت خەمسارد بووە و حکوومەت نەیویستووە کەرتی پەروەردە چارەسەری بۆ بدۆزێتەوە نەیویستووە تاکێکی ڕۆشنبیر و تاکێکی ئاستی زانستی بەرز و معریفی لە هەرێمی کوردستان لە پێ بگاتن بێ مبالات بووە بێخەم بووە و خەمسارد بووە لەسەر ئەوە نەیویستووە ئەم سێکتەرە گەورە بە شێوەیەکی تەبیعی بە شێوەیەکی تەندروست بەڕێدا بڕواتن. ئەمەش بەڕاستی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ڕەنگە ئەو بەرپرسانەی کە لە ناو کای دەوڵەتدان بە تایبەتی لە سێکتەری پەروەردە بە تایبەتی لە وەزارەتی پەروەردە لە کەسی یەکەمەوە لە هەڕەمی سەرەوە تاوەکو دەگاتە خوارەوە ڕەنگە خەمی ئەویان نەبوو بێتن یان لەو ئاسەدانە بن کە بێن معالەجە و چارەسەر بۆ ئەم گرفتانەی بەردەم پرۆسەی پەروەردە فێرکردن لە هەرێمی کوردستاندا بدۆزنەوە بۆ ئەوەی بە زووترین کات ئاستی زانستی و معریفی ژێرخانی ئاستی زانستی و معریفی لە وڵاتی ئێمەدا پەرەی پێ بدرێتن و چارەسەری بۆ بدۆزرێتەوە. ئەمە لە کۆتاییدا بۆ ینی نەتیجەکە بۆ دەگاتن کە نەک تەنها قوتابی زەرەر دەکات بەڵکو کۆمەڵگەیەک بە تەواوەتی زەرەر دەکات. خۆت دەزانی کۆمەڵگەی هۆشیار ئەم کۆمەڵگەیە کە ئاستی زانستی معریفی و
تاکەکانی ئەو کۆمەلگایە ئاسێکی بەرزیان هەبێتن خوێندەواری بەهێز بن و وا لە ناو ناوەندەکانی خوێندندا بتوانن پرۆسەیەکی جوان شێوەیەکی جوان پەروەردەی زانستی فێر بکرێن لە ناو ناوەندەکانی خوێندندا. کەواتە داڕوخاوی و دواکەوتویی و لاوازی پرۆسەی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن ئامانجی سەرەکی و ویست و حەزی دەسەڵاتداران و حکومەتە لە هەرێمی کوردستاندا؟ بەڵێ بەدڵنیاییەوە من ئەم جارە و جاری تریش باسم کردووە ئەگەر حکومەت خەمی ئەوەی باە بەدەم گرفتەکانی بەردەم پرۆسەی پەروەردە فێرکردن بێتن دەبوایە لە چەند ساڵی ڕابردوودا چارەسەری بۆ بدۆزیبەوە. یعنی تو تەماشاکە لە وڵاتێک ئەگەر ئاستی زانستی و معریفی دابەزێتن تەماشا دەکەی ئەم وڵاتە بە وڵاتێکی پاشکەوتوو بە وڵاتێکی بڵێن بە وڵاتێکی نەخوێندەوار هەژمار دەکرێتن. بەڵام تەماشا دەکەین بەداخەوە لە هەرێمی کوردستاندا بە بەرچاوی بەرپرسانی ئێمە بە بەرچاوی کاربەدەستانی ئێمە تەماشا دەکەینی ئاسی زانستی ناوەندەکانی خوێندە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پاشەکشە دەڕاتن. ڕۆژ لە دوای ڕۆژ قوتابیان و خوێندکارانمان بە دەردی نەبوونی منهەجێکی کامل بە دەردی نەبوونی مامۆستای پسپۆر دەناڵێنن بەردەمی یعنی بە شێوەیەک لە شێوەکان وای لێ هاتووە کە قوتابی کە دەچێت بۆ ناوەندەکانی خوێندن ئەو چەند سعاتێک کە دەمینێتەوە بەوەی ئەوەی کە مامۆستا ڕەنگە گرفتی دارایی هەیە مامۆستا گرفتی جۆراوجۆری هەیە گرفتی کۆمەڵایەتی هەیە بۆی کە موچەکەی بە شێوەی پێویست نەبووە لە ناوەندەکانی خوێندن نەیتوانیوە بە شێوەیەکی تەواو 100% بتوانیتن گرنگی بە کەرتی پەروەردە بدا گرنگی بە پەروەردەکردنی ڕۆڵەکانی بداتن. ئەمەشیان هەر لە ئەنجامدا دەگەڕێتەوە نەک تەنها بۆ خەمساردی خودی ئەو مامۆستایە خودی ئەو پەروەردکارە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە خەمساردی حکومەتە لەلایەکی دیوە نەیتوانیوە گرفتی کەمی موچەی مامۆستا چارەسەر بکات لە هەرێمی کوردستاندا بۆی بتوانین ئاستی زانستی معریفی لە ناوەندەکانی خوێندندا بەرەوپێش ببین. زۆر باشە. ئێستا لە بەردەم ساڵێکی نوێی خوێندن داین لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵین خوێندنی ئەم ساڵیش ئەم ساڵەی نوێی خوێندن هەڵگری هەمان سیمای خەم و نائومێدی و پەژارە و بایکۆت و نائومێدی تەلەبە و مامۆستایە بۆ مەبەستمەوێ هەڵگری هەمان خەم و نەهامەتیەکانی ساڵی ڕابردووی خوێندنە بێ یان ئەتوانین بڵین بە چاوی ئومێد و گەشببینیەوە لە ساڵی نوێی خوێندنمان بڕوانین. وەڵام من ئومێد دەکەم ئەم ساڵ وەکو لە سەرەتای دەستپێکی قسەکانیشم باسم لێوە کرد ئومێد دەکەم ئەم ساڵ ساڵی چارەسەرکردنی گرفتەکانی بەردەم کەرتی پەروەردە بێتن. حکوومەت بە شێوەیەکی جددی ئاور لە ئەم خەمساردیانە بداتەوە ئاور لەم کەم و کوڕیانە بداتەوە کە لە بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا گوزەر دەکات و بە جێرەی ئەم وتانەی ئەمڕۆی بەڕێز وەزیری پەروەردە کە لە پرس کۆنفرانسێک لە دەستپێکی لێدانی زەنجی ئەمڕۆی خوێندن باسی لێوە کرد کە گوتی خۆشی دانینا بۆی کە کۆمەڵێک کەم و کوڕی یەکجار گەورە لە بەردەم پرۆسەی پەروەردە فێرکردن لە هەرێمی کوردستاندا هەیە لە چەند ساڵی ڕابردوودا نەتواندرا وەکو خۆی باسی لێوە کرد گوتی لەبەرەوەی قەیران لەگۆڕێ بووە قەیرانی زۆر هەبووە لە هەرێمی کوردستاندا قەیرانە کەڵەکەبووەکان نەیتوانی کە ئێمە دەستمان واڵا بێتن بۆی بتوانین چارەسەری گرفتەکان بکەین. خۆی کۆمەڵێک بەڵێنیدا بەڵام ئومێد دەکەم بەڵێنەکان تەنها لەسەر کاغەز نەبێتن تەنها بەوتە نەبێتن چارەسەری بۆ بدۆزرێتەوە. یعنی ئێمە ئەگەر جەنابەت فرسەت هەبێتن ئەتوانین کۆمەڵێک داتان لە بەردەستدا هەیە وەکو کادرێکی پەروەردەیی وەکو خەمخۆرێک لە کەرتی پەروەردە ئەم داتانە بخەینە ڕوو ئەم مەترسیانە بخەینە ڕوو کە بزانین داخوا کەمی میلاک لە هەرێمی ئێمە چۆنە و گرفتی قوتابیان چۆنە و کەمی بینا چۆنە مەترسی داڕوخانی باڵەخانەکانمان چۆنە و کەمی منهەج و کەمی پەرتووکمان چۆنە لە هەرێمی کوردستاندا ئەم هەموو نەبوونی ژینگەیەکی تەندروست لە هەرێمی کوردستاندا لە ناوەندەکانی خوێندن چەندە زۆرە و ئەم مەترسیانە چۆنە. من ئینشاڵڵا ئەگەر مەجال بێتن لە فرسەتێک لە پرسیارەکانی تۆ ئاماژەی پێ دەکەم بۆی بەرچاوڕوونی بدەن بە بینەرانی خۆشەویست کە بزانین ئەم گرفتانە قەیرانی ئەو چەند ساڵی ڕابردوو کەڵەکەبووی چەند ساڵی ڕابردوو وای کردووە ئەم هەموو کەلێنە گەورە هەموو دەرزە گەورە لە کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستاندا دروست ببێتن. زۆر باشە. کەواتە بە من بپرسم کامانن ئەو کێشە و گیر و گرفتە گەورانەی کە بە بەردەوامبوونیان لە ماوەی 27 ساڵی ڕابردوو و هاتنیان بۆ خوێندنەکان یان ساڵی خوێندنەکانی پار و ئەم ساڵ و ئەگە ساڵی داهاتووش بەردەوام بن چ درزێکیان چ بربەستێکیان لە بەردەم پرۆسەی خوێندندا دروست کردووە؟
بەڵێ ئەم قەیرانانەی کە ئێمە ئاماژەی پێ دەکەین ئێستا لێرە طبعاً قەیرانەکان کۆمەڵێک قەیرانی زۆرا زۆرمان هەیە بەڵام من ڕەنگە لەبەر کەمی فرسەر لەبەر کەمی ماوە ڕەنگە نەتوانین بەوردی لەسەر هەمیان بوەستین بەڵام ئەوەی کە زۆر قوڵە ئەوەی کە زۆر گرفتی گەورەیە ئەمڕۆ لە ناوەندەکانی خوێندندا یعنی بەدەستیەوە دەناڵێنی لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێک گرفتە لەمانە گرفتی کەمی میلاک لە ناو ناوەندەکانی خوێندن ئەمە وای کردووە بە جۆرێک لە جۆرەکان کە پاشەکشەیەکی یەکجار زۆر لە ناوەندەکانی خوێندن لە پرۆسەی پەرۆی فێرکردن بەدی بکرێتن بە جۆرێکە کە ئەگەر خۆتان ئاگادارن بینەرانی خۆشەویست ئاگادارن هەنجەتی حکوومەت یان بڵێن حکوومەت باس لەوە دەکات کە ئێمە بەهۆی قەیرانی داراییەوە نەمانتوانیوە لە چەند ساڵی ڕابردوودا ئەم قەیرانانە چارەسەر بکەین ئەم کلێنانە پڕ بکەینەوە یەکێک لەوانە گرفتی میلاکە ئەگەر سیر بکەین لە 3 ساڵ تا 4 ساڵی ڕابردوو بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر بە تاکتاک نەبوو بێتن ئەگەر بە قبول خاصی حزب نەبوو بێتن ئەگەر نا تەنها ژمارەیەک لە ساڵانە وەکو مامۆستا گرێبەس بە عەقد دادەمەزرێن لەلایەن وەزارەتی پەروەردەوە ئەوی ژمارەیەکی زۆر کەمە ڕەنگە بە شێوە نەکاتن کە کلێنەکان پڕ بکاتەوە و کەموکوڕەکانی ناوەندەکانی خوێندن پڕ بکاتەوە ئەگەر نا ماوەی 4 ساڵ بۆ 5 ساڵە دامەزراندن بە هیچ شێوەیەک دامەزرانی دەرچوان نەکراوە لە هەرێمی کوردستاندا خۆشتان دەزانن لە بەرامبەر ئەوەیدا کە مامۆستا دانامەزرێ قوتابی زانکۆ کە تەواو تەخەڕوزەکە دانامەزرێتن لە ناوەندەکانی خوێندن وەکو مامۆستا دانامەزرێتن لە بەرامبەریشدا ساڵانە ژمارەیەکی زۆر لە مامۆستایان خانەنشین دەکرێن ئەم ژمارە زۆری مامۆستایان کە خانەنشین دەکرێن خۆتان دەزانن کلێنێکی گەورە لە ناوەندەکانی خوێندن دروست دەبێتن ئێمە هەمومان دەزانین کە ئەگەر 100 مامۆستا ساڵانە بە ڕێژە بین و 100 مامۆستا ئەگەر بێت و خانەنشین ببێتن ئەگەر 100 مامۆستا نێتەوە شوێنەکەی بۆ پڕ نەکاتەوە کلێنەکەی بۆ پڕ نەکاتەوە ئەوە گرفتی میلاکمان بۆ دروست دەبێتن بۆیە لە 3 ساڵی ڕابردوو لە 4 ساڵی ڕابردوو بە ژمارەیەکی زۆر مامۆستا خانەنشین بووە ماوەی تەواو بووە ساڵانی خزمەتی تەواو بووە خانەنشین کراوە لە بەرامبەریشدا حکوومەت نەیتوانی ئەم گرفتە چارەسەر بکاتن بۆیە تەماشا دەکەینێ ئێمە گرفتی کەمی میلاکمان گەلێک زۆرە لە ناوەندەکان خوێن بە تایبەتیش ئەگەر سیر بکەین گرفتی میلاک لە دەرەوەی شار زۆر هەستی پێ دەکرێتن چونکە بە جۆرێک لە جۆرەکان ئەمە قوتابخانانەی کە دوورەدەستن ئەو قوتابخانانەی کە دوورەدەستن تەماشا دەکەینێت چونکە مامۆستای تازە دامەزراومان نییە و مامۆستایانی تری چەندین ساڵە لەو شوێنە خزمەتیان کردو داوای نەقل داوای گواستنەوە دەکەن لەو شوێنی خۆیان ئەمانش حەقی خۆیانە نەقل دەکرێن دەگوازینەوە بۆ ناو شار بەڵام شوێنە دوورەدەستەکان تەماشا دەکەینێ بەبێ مامۆستا دەمینێتەوە من ئەگەر داتایەکت پێ بدەم کۆمەڵێک داتیا زۆرم لەلا هەیە من ئەگەر داتایەکت پێ بدەم لەسەر کەمی گرفتی میلاک طبعاً ئێمە تەماشا دەکەین لە هەرێمی کوردستاندا بە تێکرا بە ژمارە ئەگەر من ئاماژەی پێ بکەم ژمارەی قوتابخانەکانمان لە هەرێمی کوردستاندا طبعاً 3129 قوتابخانەمان هەیە ئەمانە قوتابخانی حکومی پێدەگوترێتن لە بەرامبەریشدا 310 قوتابخانەی ناحکومیشمان هەیە و بە تێکرا هەردووچیان ئەگەر لێک بدەین ژمارەکەی لێک بدەین طبعاً 6259 قوتابخانەمان هەیە لە هەرێمی کوردستاندا لەم 6259 قوتابخانەیە لە بەرامبەردا چەند قوتابیمان هەیە 1,731,629 قوتابیمان هەیە ئەگەر ئەم ژمارەیەدا بەش بکەین بەسەر ئەم ڕێژە زۆرەی قوتابخانەکان تەماشا دەکەینێ ژمارەی قوتابیەکانمان یەکجار زۆرە بەڵام لە بەرامبەریشدا بینای قوتابخانەمان یەکجار کەمە ژمارەی مامۆستا لە هەموو هەرێمی کوردستاندا بە تێکرا بە ناوەندی بە زانکۆکانی شەوە 121,358 مامۆستامان هەیە ئەگەر ئەمە دابەشی سەر 1,731,629 قوتابی بکەین ئەمەشیان لە بەرامبەردا ڕێژەیەکی یەکجار کەمە گرفتێکی یەکجار زۆرمان هەیە لە ناوەندەکانی خوێندن کە میلاکی قوتابخانەکان یەکجار ژمارەیان کەمە بۆیە تەماشا دەکەینێ ساڵانە جاری وایە یەک وەرز دەڕواتن لە قوتابخانە بەهۆی نەبوونی میلاک بەهۆی گرفتی کەمی میلاک تەماشا دەکەینێ وانەیەک دوو بەشەوانە سێوانە تەماشا دەکەین بەبێ مامۆستا دەڕواتن بەبێ مامۆستا دەڕات چونکە مامۆستای نییە بەڕێوەبەرەکە داوای مامۆستا دەکاتن بەڵام لە بەرامبەریشدا وەزارەتی پەروەردە دەڵێ من مامۆستام لێدای بمەزرێنم زۆر باشە مامۆستا نەوزاد نەبوونی کەسانی ئەکادیمی و شارەزا هەر لە
بەڕێوبەری قوتابخانەیەکەوە تا بەڕێوبەرایەتیەکان تا تەنانەت وەزارەتیش تا چەند هۆکاری درێژەدان یامانەوە بەردەوامی ئەم کێشە و گیر و گرفت و قەیرانانەیە کە لە بەردەم پرۆسەی پەروەردەدا هەیە. بەداخەوە دەبینین هەر لە کەس یەکەمی وەزارەتەوە تا زۆربەی بەڕێوبەرایەتیەکان تا بەڕێوبەری قوتابخانەکانیش کەسانی حیزبی یا لە مەکتەبی سیاسی حیزبەکان یا بەرپرسی لە قومەڵبەندەکان یا تەنان زۆرجا کەسانی عسکەری و سەرباز بوون لە ڕابردوودا. ئایا ئەمانە ئاگایان لە کێشە و گیر و گرفتەکانی پەروەردە هەیە؟ ئایا ئەمانە ئەتوانن ئەکادیمیانە و شارەزایانە چارەسەری کێشە و گیر و گرفتەکانی بەردەم پەروەردە بکەن؟ ئەمەشیان گرفتێکە. طبعاً یەکێک لەو هۆکارانی کە پرۆسەی پەروەردە فێرکردن لە هەرێمی کوردستاندا پاشەکشەی بەخۆوە بینیوە، ئەویشیان کەمی ئەزمموی کەوادری پەروەردەییە لە ناوناوەندەکانی خوێندندا، هەم لە هەڕەمی سەرەوە لە وەزارەت و ئەو مستەشارانەی ئەو ڕاوێژکارانەی کە ڕاوێژکارن لە وەزارەتی پەروەردە و لە بەڕێوەبەرایەتە گشتەکاندا لە شارەکاندا تەماشا دەکەینێ بەداخەوە یان ئەوە تەیە کەم ئەزمونن لەبەرەوەی خۆکو جەنابەت باست لێوە کرد ڕەنگە کاریگەری دەستی حزب لە ناوناوەندەکانی خوێندن یەکجار زۆر بوو بێتن، نەتواندراوە کەسی ئاستی زانستی و معریفی بەرز لە ناو کەرتی پەروەردەدا گرنگی پێ بدرێتن، بە جۆرێک لە جۆرەکان بتوانیتن چارەسەرێک بۆ ئەم گرفتانە بدۆزێتەوە. هەشمانە ئێمە بە ئینسافەوە بڵێن هەشمانە ڕەنگە کۆمەڵێک بەڕێوەبەری زۆر ئەزموندارمان هەیە، کۆمەڵێک کەوادری پەروەردەیی خەمخۆرمان هەیە، زۆر جار پێشنیاری زۆر باشی کردووە. ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا وەکو کەوادری پەروەردەیی بەشدار بوونیان لە زۆر لە دەتوانم ئەگەر یعنی باز لەوە بکەم زۆربەی زۆری ئەم کۆنگرە پەروەردەیانە ئەم کۆنفرانسە پەروەردەیانە لە هەرێمی کوردستاندا لە ئاسی باڵا و لە ئاسی خوارەوە کە کرابێتن ئێمە بەشداریمان تێدا کردووە. زۆربەی زۆری کۆنگرە و کۆنفرانسەکان کە بەسراوە بۆ بەسراوە کە چارەسەرێک بۆ ئەم گرفتانە بدۆزرێتەوە. لەوێوە جێگای دەستخۆشی بوو. خۆشبەختانە زۆرێک لە کەوادری پەروەردەیەکان، زۆرێک لە بەڕێوەبەرە گشتیەکان، زۆرێک لە ڕاوێژکارە پەروەردەیەکان لەسەر ئاسی باڵا و لەسەر ئاسی مامناوەندیشدا پێشنیاری زۆر باشیان کردووە، پرۆژەی زۆر جوانیان تەقدیم کردووە. بەڵام ئەم تەقدیمکردنە ئەم پرۆژە جوانانە نەکەوێتە باری جێبەجێکردنەوە. ئەنجا بەڕەنگە ئەمە بۆ بگەڕێتەوەکو بەڕێستان باسان لێوە کرد دەستی حزب یەکجار دەورە بۆ لە ناو سێکتەری پەروەردەدا نەیهێشتووە کە چارەسەری ئەم گرفتانە بکرێتن. ئەگەنا بەڵێ هەبووە بەڵام نەتواندراوە چارەسەر بکرێتن. لەلایەکی تریشەوە بەڕێوەبەرەکانی قوتابخانە بەوەی ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردوودا زۆرێک لە قوتابخانەکان بەڕێوەبەرەکانیان لەسەر ئاستی معریفی لەسەر ئاسی زانستی پەروەردەیی دانەنراوە لە دیاری نەکراوە لە ناوناوەندەکانی خوێندندا. ئەمەش یەکێک لە گرفتەکان بۆ کە لە بەردەم پرۆسەی پەروەردە فێرکردن بووە لە هەرێمی کوردستاندا ڕەنگە حزب لای نابێتن، دەستی حزب باڵا بووە لەوێندەردا، ئەو کەسێکی ئاست نزم بووە دانراوە لەوێندەرێ ڕەنگە وەکو بە شێوەیەک لە شێوەکان تەنها بە شێوەیەکی وەکو بڵێن دیکتاتۆرانە ئەوەی کردووە تەسەڕوفی کردووە لە ناوناوەندەکانی خوێندندا. ئەمەش وای کردووە کە قەیرانەکان زیاتر قۆڵ ببنەوە، گرفتەکان زیاتر ببن، ناوەندەکانی خوێندن زیاتر کەم ئەزمون بن، زیاتر ئاسی زانستی دابەزێتن، بە جۆرێک لە جۆرەکان چارەسەری بۆ نەدۆزرێتەوە. بەڵێ نەبوونی پێداویستیەکانی خوێندن هەر لە بینایی خوێندنگاکانەوە یان بۆ منە کۆنی و داڕوخابی و دواکەوتوی شێوازی دروستکردنی بینای خوێندنەکان تا بۆ منە تا کتێب و پێداویستیەکانی تری بەردەم قوتابی تا چەند ئەمانە دەبنە کێشە و گرفتی سەرەکی یان بۆ منە ئەمانە تا چەند گرفتن لە بەردەم پرۆسەی خوێندن بۆ ساڵی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان. بەڵێ طبعاً ئەمەش یەکێک لەم گرفتانەیە کە گرفتی کەمی بینا و گرفتی کۆنی بینا و ئەمانە بەڕاستی گرفتی زۆر گەورەنە لە بەردەم پرۆسەی پەروەردە فێرکردن لە هەرێمی کوردستاندا. ئەمڕۆ بەڕێز جەنابی وەزیر باسی لەوە کرد کە خۆی دانی بەوە داناکە ئێمە لەم دقەیە بۆم ساڵی ئەزمموی یان دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن پێویستمان بە 400 بینای تازە هەیە بۆ ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی بتوانین ئەم ڕێژە زۆری قوتابیان و خوێندکاران بتوانین چارەسەری بۆ بدۆزنێت. چونکە ئاشکرا لای هەموو بینەرانی خۆشەویست کە بەهۆی کەمی بینا پاڵەپەستویەکی زۆر لەسەر ناوەندەکانی خوێندن دروست بووە، بە زۆرێک لە جۆرەکان ناوەندەکانی خوێندن وا لێ هاتووە ڕێژەیەکی زۆر لە ناو پۆلدا قوتابی دابنیشێتن. یعنی زۆر لە قوتابخانەکان ڕێژەی قوتابیان لە ناو پۆلدا
بۆ 50 قوتابی بەرز بۆتەوە بۆ 6 قوتابی بەرز بۆتەوە هەتا هەندێک لە قوتابخانەکان نەیانتوانیوە ناچار بوونێ قوتابیان زۆر وەرگرتووە بۆ 70 قوتابی بەرز بۆتەوە یعنی بە زۆرێک بووە ڕەحنە نەبووە تەختە نەبوو ینی ڕەحنە نەبوو قوتابی لەسەری دابژی بە پێوە ڕاوەستاوە کاتێک مامۆستا دەرە شەرح دەکاتن ئەمەش بەڕاستی گرفتێکی یەکجار گەورەیە زۆری قەڵەبارغی لە ناو پۆلەکاندا و پاشانیش بەهۆی کەمی بیناوە وای لێ هاتووە کە دوودەوامی و سێدەوامی لە زۆرێک لە ناوەندەکاندا تا ئێستانێکەش هەرماوە لە هەرێمی کوردستاندا کە بەڕاستی ئەمە گرفتی یەکجار گەورەنە من هەندێک داتام لایە حەزەکەم بۆ جەناب و بۆ بینەرانی خۆشەویست ئاماژەی پێ بکەم طبعا لە کۆی ئەم 6259 قوتابخانەی کە لە هەرێمی کوردستاندا لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا کە هەیە ئەم ڕێژەیە ئەگەر من بۆتانی باز بکەم کە بزانی داخۆ گرفتەکان مەترسیەکان چەندە زۆرن لەم ڕێژەیە زۆرە 3129 قوتابخانە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە ئەمە ڕێژەیەکی یەکجار زۆر دەتوانین بڵێن 150 بەسەرەوە لەم ڕێژە زۆرەی بینای قوتابخانە 150 بەسەرەوە کەلکی خوێندنی تێدا نیە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە 730 قوتابخانە تۆڕی ئاوی پاچی نیە بە هیچ شێوەیەک یعنی ئاوی پاچی تێدا نیە قوتابی بتوانێتن ئاو ڕۆژانە ئاو بەکاربێنێ پێداویستەکانی خۆی بۆ پێداویستەکانی خۆی ئاو بەکاربێنێ لەم ڕێژە زۆرە ئەگەر تەماشا بکەینێ 205 قوتابخانە لەم ژمارە زۆری قوتابخانە خەڵکی خێرخواز دروستی کردووە یعنی حکومەت نەهاتووە بودجێکی بۆ دابین بکە یعنی ئێمە ئەوەمان لەبیر بێتن لە 3 ساڵی لە 4 ساڵی ڕابردوودا بەهۆی دانەنانی بودجە بۆی نەبوونی موازنە لە هەرێمی کوردستاندا وا لێ هاتووە بودجێکی دیاریکراو بۆ وەزارەتەکان دانەندراوە بودجێکی دیاریکراو لە نێویاندا بۆ وەزارەتی پەروەردە دیاری نەکراوە لە پێشتریشدا لە کابینی پێشتریشدا ئەو داتای کە لە لای من هەیە لە هەموو بودجەی ساڵانەدا تەنها بە ڕێژەی 101 بۆ 102 بودجەی هەرێمی کوردستان کە خەملێداوە دانراوە تەنها ئەم ڕێژەکەمە بۆ کەرتی پەروەردە بۆ وەزارەتی پەروەردە دیاری کراوە کە ئەمە ڕێژەیەکی یەکجار کەمە ڕێژەیەکی یەکجار کەمە هی ئەوە نییە کە باسی لێوە بکەین چونکە بەڕاستی ئەگەر مقارنەی بکەین لەگەر وڵاتانی دەوروبەرمان لەگەر وڵاتانی تر تەماشا بکەینێ وڵاتە پێشکەوتوەکان تەماشا دەکەی بودجەی ساڵانەیان ڕێژەی 118 بۆ 120 تەرخان دەکەن بۆ کەرتی پەروەردە ئەمە ڕێژەیەکی یەکجار زۆرە بەراورد بە وڵاتی خۆمان تەماشا دەکەین بەڕاستی ئێمە ڕێژەی هەر بۆ دانەنراوە بۆیە تەماشا دەکەین گرفتەکان ڕۆژ لە دوای ڕۆژ ساڵ لە دوای ساڵ زیاتر دەبن 632 قوتابخانە ڕێکخراوی نێودەوڵەتی دروستی کردووە ئەبەدەن حکوومەتی هەرێمی کوردستان دەستی نەبووە لە دروستکردنیدا 283 قوتابخانە ڕێکخراوی ناحکومی دروستی کردووە ئەمە ڕێژەیەکی زۆرە سەبارەت بە ژینگەی قوتابخانەکان 156 قوتابخانە ئاودەست و WC منداڵان WC تێدا نیە 345 قوتابخانە تەنها بەڕێوەبەر و تەنها یاریدەدەر لەو قوتابخانە دەوام دەکات هیچ مامۆستایەکی تێدا نیە ئەمەش بە تایبەتی وەکو باسم کرد ئەو قوتابخانانەی کە دوورە دەستن ئەو قوتابخانانەی کە لە گوندەکان و لە دەیەکانن تەنها خودی بەڕێوەبەر لەگەر یاریدەدەرەکەی لەم قوتابخانە بوونیان هەیە ئەگەر هیچ مامۆستایەک لەو قوتابخانەی دەوام ناکات بۆی دانەندراوە لەم ڕێژەیە 30 قوتابخانە لە قوڕ دروست کراوە 30 قوتابخانە لەو شوێنە دوورە دەستانە لە قوڕ دروست کراوە 161 قوتابخانە لە ناو کابینەیە یعنی بینانیە تەنها لە ناو کابینە داوامی خۆی دەکاتن بە ڕێژەی 2277 قوتابخانە پێویستی بە پۆلی زیادکراو هەیە یعنی ئەمەش هیچ گرفتەکانە ئازیزان یعنی ئەگەر تەماشا بکەینێ قوتابخانەکان ڕەنگە قوتابخانە هەبێتن بەڵام لەبەرەوەی ڕێژەی قوتابی گەلێک زۆر یەکجار زۆرە والی هاتووە کە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە و پێویستی بە زیادکردنی پۆل هەیە حکومەتیش ئاوری لێ نەدایتەوە حکومەتیش خەمی لێ نەخواردووە ناچار دەبێت داوای چی بکەن داوای کابینە بکەن یان داوای زیادکردنی پۆل بکەن بۆیە 2277 قوتابخانە پێویستی بە پۆلی زیادە هەیە بۆ ئەوەی بتوانێت قوتابی زۆرەکان دابەش بکرێ بەسەر ئەم پۆلانەدا 1873 قوتابخانە گۆڕەپانی نییە ساحەی نییە ساحەی مەیدانی نییە تەنها بەس بینایەکی بەتەنیا هەیە لەم ڕێژە زۆری قوتابخانە 268 قوتابخانە مەترسی ڕوخانی لەسەرە مەترسی ڕوخان یعنی بە جۆرێکە قوتابی مامۆسان ناتوانانی داوامی تێدا بکاتن یعنی هەر دەقەیەک معڕەزە لەوەی کە ئەم قوتابخانەیە بەسەریاندا بڕوخێتن خۆتان دەبینن ساڵانە بەهۆی لافاوەوە بەهۆی بوومەلەرزەوە
بەهۆی کارەساتە سروشتەکانەوە یان بەبێ هۆکارەوە تەماشا دەکەینێ قوتابخانەکان ژمارەیەک لە قوتابخانەکان تەماشا دەکەینێ دیواری دەڕوخێتن تەماشا دەکەینێ غورفەی بەسەردا دەڕوخێتن یعنی ئەمە مەترسیی چێکزار زۆرە قوتابی تێدا شەهید بووە قوتابی تێدا ژیانی سپات بووە ئەمەش بەڕاستی مەترسی زۆر گەورەیە عیبەیەکی گەورەیە بۆ حکومەتی ئێمە عیبەیەکی گەورەیە بۆ دەسەڵاتی ئێمە ئەم بودجە زەبەلاح هەبێ ئەم نۆتە زۆرە هەبێتن کە دەیفرۆشێتن بەڵام لە بەرامبەریشدا ژیانی قوتابیان و ژیانی خوێندکاران و ژیانی مامۆستایان لە ناونەکانی خوێندن بەو شێوە بێتن کە هەر دەقەیەک معڕەز بێتن ئەم قوتابخانەی بەسەریدا بڕوخێتن 328 قوتابخانە لە حاڵەتێکی زۆر خراپدانە یعنی ژینگەکان ئەوەندە خراپە ئەوەندە پیسە بەکەچی ئەو نایەتن کە داوامی تێدا بکرێتن ئەم ڕێژە زۆرە ئەومان پێ دەڵێتن کە ئەم داتانە ئەومان پێ دەڵێتن کە کەرتی پەروەردا لە لێواری مەرگدایە کەرتی پەروەردا لە مەترسیەکی زۆر گەورێ ڕوبەڕوو بیتەوە ئەگەر حکومەت ئەم ساڵ نێتن معالەجەی نەکات و چارەسەری نەکاتن و چارەسەری بۆ نەدۆزێتەوە بەهانای کەرتی پەروەردە نێتن من پێم وایە بەڕاستی ئەم گرفتە زۆرانە زیاتر کەڵەکە دەبن زیاتر پەرە پێ دەدرێت زیاتر پەرە دەسەنێتن کە ئەمەشان لە کۆتاییدا ئەوەی کە زەرەر دەکات تەنها ڕۆڵی ئەو ملەتەی ئێمەیە تەنها قوتابی چاوگەشەکانی ئێمە لە ناونەکانی خوێندندا مەحروم دەبن حکومەت چۆن بە هانای کێشە و گرفتەکانەوە بێ یام چۆنی دەتوانێت دوای 27 ساڵ لە دەستەوەستان لە نەتوانین لە بێدەسەڵاتی لە چارەسەرکردنی کێشە و گرفتەکان نەیتوانی بێ لەگەڵ ئەو هەموو موچە زەبەلاح و زۆرەی کە لە ساڵەکانی ڕابردوودا هەبووە نەیتوانی بێ کێشە و گیر و گرفتەکان چارەسەر بکە ئێستا چۆن دەتوانێت بەدەم کێشە و گیر و گرفتەکانەوە بێ یام بەتوانی بڵین چۆنی و بە چه کەسێک کێشە و گیر و گرفتەکانی بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردن چارەسەر دەکرێن بەڕێزم ئەوەی کە چارەسەر بێتن بۆ ئەم گرفتانە تەنها ئیرادەیە تەنها ئیرادەیە ئەگەر حکومەت ئیرادەی هەبێتن ویستی هەبێتن زۆر بە ئاسانی دەتوانین چارەسەری بکاتن خۆ ئەو وڵاتانەی کە دواکەوتوو بووینە ئەو وڵاتانەی کە چەند ساڵێک بەر لە ئێمە دواکەوتوو بووینە ئێستا پێشکەوتنێکی یەکجار گەوریان بەخۆ بینەوە بەچی بووە بە ئیرادە بووە ویستیان هەبووە ئەگەر حکومەتی ئێمەش ئەم هەموو بودجە زۆرێک کە هەبووە ئێستا ئەم 2 ساڵەی ڕابردوو ئەگەر قەیرانەکان قەیرانی قوڵ بووینە ڕێژەی نەوت نرخی نەوت ڕێژەیەکی زۆر دابەزینی بەخۆ بینی بەڵام ئێستا تەماشا دەکەینێ خۆتان لە کەناڵەکان لەڤاگانە سەیری بکەن نرخی نەوت ئێستا بەرمینێک بەرز بوویتەوە بۆ 83-84 دۆلار یعنی ئەم ڕێژەیە کەم نییە ڕێژەیەکی یەکجار زۆرە حکومەتی هەرێم داهاتێکی یەکجار زۆری بەدەست دەکەوێت ئێستانەکان نەک تەنها چارەسەری بۆ کەرتی پەروەردە ئەتوانین چارەسەر بۆ هەموو سێکتەرەکان لە هەرێمی کوردستاندا بدۆزێتەوە بۆیە حکومەت ئەگەر ئیرادەی هەبێتن پێم وایە زۆر بە ئاسانی دەتوانێت چارەسەری بکات دەبێت زۆر بە زووترین کات بێتە سەرخەت پلانێک دابنێتن پلانێکی تۆکمە کەوادری پەروەردەیی خەمخۆران و مشورخۆرانی وەزارەتی پەروەردە بەڕاستی ئەوەی کە لە ئاسۆی کەسی یەکەمدا بێ خودی وەزیری پەروەردەیە بەداخەوە یعنی هەموو زۆربەی زۆری وەزیرەکان لەگەڵ ڕێز و حرمەتن لە بۆیان زۆربەی زۆری کابینەکان کە وەزیرەکان دانراون لەبەرەوەی پسپۆری بارەکەی خۆیان کەم بووە پسپۆری بارەکەیان کەم بووە کەم ئەزمون بووینە نەیانتوانیوە نەیانزانیوە گرفتەکانی ئەم سێکتەری خۆیان ئەم وەزارەتی خۆیان چۆنە بۆیە ئەمە بەڕاستی یەکێک لە گرفتە گەورەکان بە بۆیە ئەگەر خودی وەزیر خودی کابینەی وەزارەتەکەی هەمووی ئەنجومەنی وەزارەتەکەی کۆ بکاتەوە بە زووترین کات بێن پرۆژەیەک دابنین پلانێکی تۆکمە دابنین هەموو سێکتەرەکان وەربگرین لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی کەمی میلاک لە ڕووی نۆژەنکردنەوەی بیناکان لە ڕووی دروستکردنی بینا لە ڕووی چارەسەرکردنی کەمی موچەی مامۆستایان یعنی ئەو پاشەکەوتەی کە بە زۆرم لێ بەسەر مامۆستایاندا سەپێنراوە کە بەڕاستی عیبێکی یەکجار گەورەیە دوای ئەم هەموو داهاتە زۆرە هێشتانێکە حکومەت ئیرادەی ئەوەی نەبێتن خواستی ئەوەی نەبێتن کە ئەم پاشەکەوتە زۆرم لێیە بەستەم لەسەر مامۆستای داناوە لای باتن یعنی بەڕاستی بانگەشەی هەڵبژاردنەکان هەفتەیەک بەر لە ئێستا تەماشامان دەکردێ هەموو ئەو دوو حزبە دەسەڵاتدارە یەکێک لە قسە باق و بریقەکانیان ئەوە بووە کە ئێمە دەین ئارامی دەگجێڕینەوە ئێمە دەین پاشەکەوتی موچە لە بۆ فەرمانبەران لەسەر فەرمانبەران هەردەگرین بەڵام کوا تا ئێستا هاتوونە چارەسەری ئەمە بدۆزنەوە نیان کردو تا ئێسانەکە بۆیە دڵنیام ئەگەر پرۆژەیەکی تۆکمە و پلانێکی ورد دانەندرێتن چارەسەر بۆ ئەم کەموکوریانە دانەندرێتن من پێم وایە کەرتی پەروەردە پاشەکشێکی یەکجار گەورە زیاتر بەخۆ دەبینی ئەم ساڵیش قەیرانەکان قوڵتر دەبنەوە قەیرانەکان زیاتر دەبن برینەکان قوڵتر دەبن وای لێ دێتن لە کۆتاییدا وڵاتەکەمان زەرەر دەکاتن
زۆر باشە چەند ساڵی ڕابردوو بایکۆت و بەجێهێشتنی هۆڵەکانی خوێندن لەلایەن هەم قوتابی و هەم مامۆستا ئەتوانین بڵێن سیمای دیاری ساڵەکانی خوێندن بووە لەو چەند ساڵی ڕابردوودا. ئەتوانین بڵێن بایکۆت بەشێک بووە لە چارەسەر و نەهێشتنی کێشە و گیرروگرفتەکانی بەردەم پرۆسەی خوێندن یام هەر خۆی بەشێک بووە لە کێشە و گیرروگرفتەکان و قوڵکردنەوەی کێشە و گیرروگرفتەکان؟ بەڵێ طبعا ئەمە شتێک لەم گرفتانەیە، ئەمە شتێک لەو بێبەرنامەی بێپلانەیە کە حکوومەت نەیتوانیوە چارەسەری بۆ بدۆزێتەوە. من دەڵێم ئەگەر حکوومەت باە دڵسۆزی بنلت باە دڵسۆزی یعنی ڕۆڵەکانی خۆی باە بە تایبەتی خودی حکوومەت و خودی وەزارەتی پەروەردە ئەگەر بە سوالکردنیش باە دەبایە بودجێک دابین بکاتن، بودجێک پەیدا بکاتن بەس بۆ ئەوەی کە موچەی مامۆستای پێ بداتن. یعنی بەڕاستی ئەمە گرفتێکی یەکجار گەورە، عیبێکی یەکجار گەورەیە. ئەم هەموو ڕێژە زۆرە مامۆستایەتەیە تۆ تەماشا بکات لە 3 ساڵی ڕابردوو لە 4 ساڵی ڕابردوو ساڵانە نزیکەی بە 10,000 مامۆستا نزیکەی بە 10,000 مامۆستا داوای مۆڵەت دەکەن. بۆچی داوای مۆڵەت دەکەن؟ حکوومەت بۆچی نهاتووە بلی بپێچیتەوە؟ حکوومەت بۆچی نهاتووە بیلەوە بکاتەوە؟ رێ باشە بۆچی ئەم هەموو ڕێژە زۆرە مامۆستا داوای مۆڵەت دەکاتن؟ لە پایچی لەبەرچی؟ ئایا لەبەر ئەوەیە کە بە ئارەزوی خۆی دەڕاتن؟ نەخێر، مامۆستا بە ناچاری سەر هەڵدەگریتن، بە ناچاری واز لە سێکتەرەکەی خۆی دێنی، واز لە خزمەتەکەی خۆی دێنیتن، دەچی ڕوو لە کەسابەتیشتر دەکاتن، چونکە دەزانی بێئومێد بەلەوەی کە حکوومەت ساڵ لە دوای ساڵ بەڵێن لە دوای بەڵێن دەداتن بۆی کە چارەسەری گرفتی موچە بکە، بەڵام تا ئێستا نەیکردووە. بۆیە ئەم ڕێژە زۆرەی کە مامۆستا داوای مۆڵەت دەکاتن، ئەمەش بەڕاستی ینی قەیرانێکی زۆر گەورەی لە ناوناوەندەکانی خوێندن دروست کردووە. مەسەلەی بایکۆتیش لە چەند ساڵی ڕابردوودا مامۆستایان حەقی خۆیان بووە، مامۆستایان بە ناچار بایکۆتیان کردووە، ناچار بوونێت چونکە مامۆستا ئەگەر بژێوی ژیانی خۆی و ماڵ و منداڵی لەسەر ئەم موچەیە موچەکەش حکوومەت بۆی دابین نەکاتن، چۆن دەتوانی بژیتن؟ چۆن دەتوانی بەردەوامی بە پرۆسەی پەروەردەفێکردن بدا لە هەرێمی کوردستاندا؟ مامۆستایەک ئەگەر 15 ساڵ خزمەتی هەبێتن نزیکەی 900,000 ملیۆنێک وەربگریتن، بەڵام حکوومەت 400,000 پێ بداتن، 400,000 پێ ڕاوا ببینێتن، ئەم مامۆستای قوربەسەر چۆن دەتوانی داوام بکات؟ چۆن دەتوانی بەردەوامی بە پرۆسەی خوێندن بدات؟ لە ناو پۆلدا لە جیاتی دەرەشەرحکردن و لە جیاتی وانەکە شەرح بکە، فێری قوتابیەکان بکە، فکری ذهنی تەنها لە لای موچەکەیەتی، ئەمە حەقی خۆیەتی مامۆستا. لەبەرچی لەبەرەوەی دەزانی بەم موچەکەمە بەم ڕێژەکەمە ناتوانانی ئاسی بژێوی ژیانی خۆی ماڵ و منداڵی دابین بکات. بۆیە حکوومەت ئەگەر بێتن بنەبڕی قەیرانی بایکۆت بکاتن، نابێ بە فشار بیکاتن. زۆر جار ساڵانە جێمان لێ دەبێتن کە لەلایەن خودی وەزیرەوە، لەلایەن خودی کەوادری پەروەردەی و بەڕێوەبەرەکان و لە گەڕێزم لە بۆیان ینی دێن کۆمەڵێک هەڕەشە گۆڕەشە دەکەن لە مامۆستایان و لە فەرمانبەرانی کەرتی پەروەردە، بەڵێ ئەگەر مامۆستا داوام نەکات دوای ئەوەندە ڕۆژی دیکە فەسلی دەکرێت، دوای ئەوەندە ڕۆژەکە غیاب دەدرێتن، موچەکەی ئەو دەبڕن، تۆ بە خۆت نیوە موچەی پێ دەدەیت، تۆ بە خۆت ڕوبع موچەیەکت پێداوە لە چەند ساڵی ڕابردوو، دەتوێت هێشتانێکە سزای بدەیت لەسەر ئەوەشدا. بۆیە ئەمە بەڕاستی هیچ چارەسەر نییە. لەبەری ئەوەیدا کە حکوومەت بیر لەوە بکات، بیر لە هەڕەشە بکاتەوە، بیر لە ڕێکاری نایاسایی بکاتەوە، بابێ ئەم ڕێکارە نایاسایی کە خۆی کردوێتی بە زۆرم لێ سیستەمێکی بەناوی سیستەمی پاشەکەوتی موچە لەسەر مامۆستا سەپاندووە، بەڕاستی دەبێت بێ ئەم ساڵەکە لای بداتن و حکوومەت یەکێک لە پلانەکانی بەتایبەتی حکوومەتی داهاتوو ئێستامە 2 ڕۆژە هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستاندا کۆتایی پێهاتووە، ڕەنگە قوتابیان مامۆستایان و فەرمانبەران بە تێکرا چاویان لەوە بێتن کە کابینی داهاتووی حکوومەت و کام حکوومەتی بێت حکوومەتێکی کاربەڕێکەر لە چەند ڕۆژی داهاتوودا لە ماوەی داهاتوودا لە ئەو چەند ڕۆژی داهاتوودا حکوومەت تشکیل بکرێ، حکوومەتی نوێ بتوانیتن چارەسەرێک بۆ ئەم گرفتانە بدۆزێتەوە. سەری هەموو گرفتەکان گرفتی کەمی موچەی مامۆستایانە. ئەگەر من لێرەوە دەڵێم ئەگەر حکوومەت دەیەوێتن چارەسەر بۆ کەرتی پەروەردە بدۆزێتەوە، ئاسی زانستی معرفی لە ناوەندەکانی خوێندندا پەرەی پێ بدرێتن، دەبێت ئاسی بژێوی ژیانی مامۆستا پەرەی پێ بداتن، ئاسی بژێوی ژیانی مامۆستا بەرز بکاتەوە. ئەگەر مامۆستا موچە تەواوەکەی پێ بدرێ، کام موچەیە ینی وەکو وە دەزانی خێرێکە بە مامۆستای دەکاتن، کاکە ئەم موچەیە
لە بەرامبەر ئەو دەوامەیە لە بەرامبەر ئەو دەوامە زۆرەیە کە مامۆستا لە ناو ناوەندەکانی خوێندن دەیکاتن ئەو ماندیبوونە زۆرەیە کە مامۆستا لە ناو ناوەندەکانی خوێندن دەیکات مامۆستا جگە لە فێرکردن جگە لە قەڵام جگە لە فێرکردنی خوێندکاران پەرۆدەکردنی ڕۆڵەکانی ئەو ملەتە شتێک شک ناباتن بۆیە دەبێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە ئەگەر مقارنەیەک بکەین موچەی مامۆستایان مقارنە بکەین نەک تەنها بە وڵاتانی غەربی بە وڵاتانی ئەوروپی کاکە مقارنە بکەین بە وڵاتانی ئیقلیمی دەوروبەرمان تەماشا بکەینی بەڕاستی مامۆستا موچەی مامۆستا موچەیەکی یەکجار کەم وەردەگریتن ئەم موچەیە شایستەی مامۆستانیە شایستەی هەموو ماندیبوونی مامۆستانیە کە لە ناو ناوەندەکانی خوێندندا دەیکاتن. زۆر باش مامۆستا و کێشەگیر گرفتانەی کە بەهۆی بایکۆت و خۆپیشاندان و ناڕەزایەتی مامۆستایانەوە سەری هەڵدا و بەرۆکی پەروەردە و پرۆسەی پەروەردەی گرت کامانن یان بوونە ئەو کێشەگیر گرفتانی بۆهۆی بایکۆتەوە سەری هەڵدا کامانن ئەگەر بۆمان باس بکەی. بەڵێ تەمان بایکۆتەکان لە چەند ساڵی ڕابردوودا وەکو ئاماژەیەکم پێکرد گەورەترین گرفت کە مامۆستای ناچاکرد بایکۆت بکابێتە سەرجادا داوای حەقی خۆی بکە ئەویشیان سیستەمی زۆرەملەی پاشەکەوتی موچەیە کە بە هیچ حەقی حکومەت نەبوو بە هیچ شێوەیەک بە تاگلایانە بڕیاری لەسەر ئەوە داوە کە موچەی مامۆستا موچەی فەرمانبەران کەم بکاتەوە کە بەڕاستی ئەمە هی بە هیچ شێوەیەک قانونی نییە لە قالبی قانون نەبووە بە شێوەیەکی عاتفیانە یان بە شێوەیەکی تاگلایانانە حکومەت هاتووە لەبری ئەوەی بێ قەیرانەکان چارەسەر بکە هاتووە قەیرانی گەورەترین لە ناوەندەکانی خوێندن دروست کردووە کاکە مامۆستا بەم موچەی خۆشی کە پێی دەدرا بۆ دەژڕازی بۆ مامۆستا ئەگەر موچەکەی خۆی کە موچەیەکی کەم وەکو باسمان کرد لە بەرامبەر موچەی مامۆستایان و فەرمانبەرانی وڵاتانی دەوروبەرمان بەڵام ئەو موچە خۆشی پێڕاوە نابینی کە شایستەی مامۆستایە بۆ یەکێک لەو گرفتانەی کە بایکۆتی دروست کرد پێم وایە بەهۆی کەمی موچەکە بووە ئەو ڕوبع موچەیە ئەو چارەگە موچە ئەو نیوە موچە بووە کە حکومەت بە مامۆستای داوە ئەویش نەک تەنها لە مانجێکدا لە 30 ڕۆژدا تو تەماشاکە عەجایب لەوەیە مامۆستا ڕوبع موچەکەی کرا بە ڕوبع موچەکەش لە 60 ڕۆژدا پێی دەدرا لە 60 ڕۆژدا پێی دەدرا کاکە یعنی تو دەکات چی ئەمە هەزەلەیە بەڕاستی ئەمە بێحورمەتیە بەرامبەر بە مامۆستا ئەمە ئیستیزا و گەمە و گاڵتەیە بە مامۆستا ئەمە بەڕاستی یعنی ئیهانەکردنی مامۆستا ئیهانەکردنی قودسیەتی خوێندن و ینی قودسیەتی خوێندن و پەرۆدەفێکردن لە هەرێمی کوردستاندا بۆیە یەکێک لەو گرفتە گەورانە پێم وایە کە بایکۆتی پاڵی بە مامۆستاوانە بایکۆت بکاتن ئەویشیان مەسەلەی کەمی موچە بووە شتێکی تر حەسانەی مامۆستا بەڕاستی ئەمەش زۆر جار یعنی باسی لەوە دەکرێتن کە مامۆستا لەکەدار دەکرێت لە ناوناوەندەکانی خوێندندا کەرامەتی مامۆستا پارێزراو نییە ژیانی مامۆستا پارێزراو نییە زۆر جار بێڕێزی بەرامبەر دەکرێت لەلایەن خودی قوتابیەوە لەلایەن کەسوکاری قوتابیەوە لە گەڕێز و حرمەتم بۆ کەسوکاری قوتابیان لەلایەن خەڵکێکی یعنی نەفامەوە گاڵتە زۆر جار بە مامۆستایان دەکرێتن بێحورمەتی بەرامبەر مامۆستایان دەکرێتن ئەمەش بەڕاستی وای کردووە کە مامۆستا لەسەر حەقی خۆی لەسەر مافی خۆی بەجواب بێتن بۆیە مەسەلەی بایکۆتکردن یعنی من حەزەکەم ئەم نەزریە ڕاست بکەینەوە یعنی حکومەت وا دەزانی ئەگەر مامۆستا بایکۆت بکە ئەگەر چینێک لەناو کۆمەڵگا چینێکی فەرمانبەران بێتە سەزادە داوای معقی خۆی بکە بە ئاژاوی دەزانن کە ئەمە ئەسڵەن ئاژاوە نییە ئەسڵەن ئاژاوەتی ئەو کەسەیە کە هاتۆ بێحورمەتی بەرامبەر بە خودی مامۆستا و خودی قوتابی و خودی قوتابخانە کردووە قودسیەتی مامۆستا شکاندووە کاکە یعنی دەربڕینی ناڕزایەتی بە شێوەیەکی مەدەنیانە خۆ مامۆستا چی لەدەستەکە کە مامۆستا تەنها قەڵەمی پێ بووە مامۆستا تەنها قسەی جوانی پێ بووە مامۆستا تەنها پەروەردە و فێرکردنی پێ بووە بەگوێ حکومەتی دابداتن نەیگوتیە حکومەتی کاکە تۆ بڕۆ ماڵێ تۆ بڕۆ خێ بەیەکجاری کۆتایی بەدەسەڵاتی خۆت بینە پێ دەڵێرە کاکە تۆ ئەگەر حکومەتی خەمخۆری ئەو ملەتەی خۆت بە تۆ ئەگەر حکومەتی خەمخۆری کەرتی پەروەردە بە تۆ ئەگەر حکومەتی وەرە چارەسەرێک وەکو باوچێک چارەسەرێک بۆ ڕۆڵەکانت بدۆزەوە ئەخر مامۆستای قوربەسەر ڕوو لە چی بکاتن ئەگەر ڕوو لە حکومەت نەکاتن ڕوو لە چی بکاتن بچین هەر بگریتن بۆیە مەسەلەی بایکۆت حەقێکی مامۆستایە ئەگەر بێت و من ئەم ساڵەکەش دەرێم یعنی ئەم ساڵیش لە دەستپێکی خوێندنە ئەگەر حکومەت چارەسەرێک نەدۆزێتەوە ئەو کەمی ئەو پاشەکەوتێکە لەسەر مامۆستایان بە زۆرم لێدانراوە ئەگەر نێ لای نەباتن لەگەرە بەرزبوونەوەی ڕێژەی نرخی نەوت کە ئێسانەکە ڕێژەی چێکجار زۆرە ئێستا منداڵێک بینی پێ بڵێ کاکە ئایا پارە هەیە یان نییە دەڵێ هەیە کاکە پارە یعنی ئەم پارە زەبەلاحەم بوجە زەبەلاحە ئێسانەکە کە هەیە ئەی باشە ئەگەر تۆ ئێسانی قەرەبووی مامۆستای بکەوە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز ئاماژەی پێ بکەم نەک تەنها موچە و کادری پەروەردەی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بووی زۆر سپاس بۆ بەڕێستان
ئومێد دەکەین ساڵی نوێی خوێندن ساڵی وەلانانی ئەو هەموو کێشەوگیر و گرفتانەی بەردەم پەروەردە بێت ساڵی بەدیهاتنی خەون و ئاواتەکانی قوتابی و مامۆستا بێ و ساڵی بەرەو پێشەوە چوونی پرۆسەی پەروەردە و فێرکردن و زانست بێت لە هەرێمی کوردستان وە کۆتایی بە نەهامەتی و جەهالەت و تاریکی بێ و چرای زانست و زانیاری هەرگەشاوە و درەوشاوە بێ و جارێکی تر پیرۆزبایی لە تەواوی خوێندکاران و مامۆستایان دەکەین بە بۆنەی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنی 2018-2019. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سوپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تام دەرفەتە میوانی بینەری بەرنامەکەمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بە خوای گەورە مێرەبانتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.